دوای 800 ساڵ چۆن دەرگای خەڵای هەولێر بەڕووی دوژمنداکرایەوە لە هۆلاکۆ بەزێنەوە بۆ داڵدەدانی بەعسیەکان لە بەهاری ساڵی 1258 هۆلاکۆخانی مەغۆل بەخۆی وسپایەکی خوێن ڕێژەوە گەماروی قەڵای هەولێریدا وای دەزانی هاوشێوەی بەغدا و وڵاتانی دیکە بە ئاسانی دەچێتە ناویەوە، بەڵام بەرگریە سەختەکەی قەڵای سەربەرز لوتی مەغۆل و خانەکانی شکاند. ئەو ڕوودا و مێژوویە بووە تاجێکی دیکە و لەسەر قەڵای هەولێر کرا کە هۆلاکۆی بەزاند. هەولێر و هەولێریەکان هەمیشە سەریان بەرز بووە و بە درێژایی شۆڕشەیەک لە دوای یەکەکانی کورد ڕۆڵی کاریگەر و یەکلای کەرەوەیان هەبووە و هەرگیز سەریان بۆ دوژمن نەوی نەکردووە. بەو مێژووە پڕشانازیەوە ئێستا هەولێریەکان دەڕەنجێندرێن و هەستی نیشتیمان پەروەری و شۆڕش گێڕیان بریندار دەکرێت. ئەوەش بە داڵدەدانی و سەرکردانەی لە ڕابردوودا هەولێریەکان شۆڕشیان لە دش کردوون و شەهیدیان لەو پێناوەدا داوە. ئەو دەرگای هەولێریەکان بۆ هۆلاکۆیان نەکردەوە، ئێستا لەلایەن کەسانێکەوە کە هەولێری نین بۆ سەرکردە هەڵاتوەکانی باسکراوەتەوە و داڵدەدراون. بڵاوبوونەوەی هەواڵی مردنی سەرۆکی دەستگای هەواڵگری حیزبی بەعسی خوێن ڕێژ لە هەولێر و دانانی پەرسەبۆی جارێکی دیکە خوێی بابرینی کیمیاباران و ئەنفال و جینۆسایدەکانی دژ بە کووردا کردەوە و هەولێریەکانی لە پێش کوردانی ناوچەکانی دیکە ئازاردا. ئەو کەسەی لە هەولێر جانی لەدەستدا هەمان ئەو جەلادە بوو کە ئەمریکا و هاوپەیمانان بە دوایدا دەگەڕان و دەیانویست سزای و تاوانانەی بدەن کە دژ بە کورد کردوێتی، بەڵام دەرکەوت چەندین ساڵ بە نهێنی داڵدەدراوە و خزمەت کراوە. هەولێر و هەولێریەکان هەمیشە هۆلاکۆ بەزێن و سەر بۆ هیچ دوژمنێک نەوی ناکەن و خۆیان سزای و کەسانە دەدەن کە دەرگایان بۆ هۆلاکۆکانی باز کردوتەوە.